فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستانم لە خزمەت قورئانی پڕبەرەکەت و بەخششدا بووین لە مانگی قورئاندا. لە زنجیرە باسی شارەزابەدا هەر جارە دەچینە خزمەت ئاەتێک و بەویست و ڕەحمەتی خوای پەروەردگار زیاتر بە قورئان ئاشنا دەبین، زیاتر بە مەبەستەکانی قورئان شارەزا دەبین. خوای پەروەردگار لە دوو شوێنی قورئاندا فەرمووی وَإِن تَعُدُّوا نِعْمَةَ اللَّهِ لَا تُحْصُوهَا، لە سوورەتی ئیبراهیم و لە سوورەتی النەحل. بۆچی لە دوو شوێندا هاتوون قورئان نابێت دووبارەی تێدا بێت؟ کەلامی خوای پەروەردگار کاتێک کە وشەکانی لە شوێنێکا لە دوو شوێنە دووبارە دەبنەوە وەکو یەک یەقینتان هەبێت نابێت دووبارە لە قورئانە هەبێت، ئەوە کەلامی خوایە. ئینشاءالله لە دەرسی داهاتوودا بە درێژی دەچمە سەر ئەوەی بۆچی ئەم ئاەتە قورئانیە وَإِن تَعُدُّوا نِعْمَةَ اللَّهِ لَا تُحْصُوهَا لە سوورەتی ئیبراهیم و لە سوورەتی النەحل ڕێک وەکو یەک هاتوون، بەڵام دوایی جیاوازەکەتان بەڕوون و ئاشکرای بۆ دەردەکەوێت. ئەوە بەس لە قورئانە هەیە، هیچ کلێبێک نییە، کەلامێکی مرۆڤ نییە بڵێ ئەم وشانە دووبارە بوونەوە وەڵا ئەمەیان جیاوازە لەوەیان، بەس لە کەلامی ئەڵڵادایە سوبحانەهو وتەعالە کە قورئانە، ئەوە موعجیزەی قورئانە. خوای پەروەردگار دەفەرمێ ئین الله لەغەفوور ڕەحیم. لێرەدا لە سوورەتی النەحل ئاەتی 18دا فەرمووی دڵنیابن، یەقینتان هەبێ ئەگەر کەسێک بیەوێ، جا سەیری وردی قورئان کە نەیفەرموو وَإِذ تَعُدُّوا نِعْمَةَ اللَّهِ، فەرمووی وَإِن تَعُدُّوا نِعْمَةَ اللَّهِ، یعنی ئەگەر کەسێک خەیاڵی وا بکە کە پێی ناکرێ. نەیفەرموو ئیذ، چونکە ئیذ بۆ تەحقیقە، یعنی بەیەقینەوە کەسێک هەبوایە لە سەرتاسەری ئەم سەرزەویە حتا قیامەت بیتوانیا یەک خەڵاتی خوا بژمێرێ، دەبوو ئیذی بۆ بەکار پاتایە. بەڵام خوا بە تەحەداوە دەفەرمێ وەئین، ئەگەر یەکێک بێوێ هەرچی عەقڵ و زانستی خۆی و دەوروبەریەتی بیخاتە کار بۆ ئەوەی یەک خەڵاتی خوا بژمێرێ، لا تحصوها، ناتوانێ ئاماری بکا و سەرژمێری بکا بە وردی. دوێنێ لە خزمەت جەنابتاندا موسڵمانان و بیسەران و بینەراندا باسی ئەوەمان کرد ژماردن جیاوازە لەگەڵ ئەحسا. من دەتوانم ئێستا ئێوە یەک بژمێرم، بەڵام هەرگیز ناتوانم ئامارتان بکەم، چونکە لە ئامارە ئەبێ ناوی خۆت، باوکت، دایکت، شوێنی لە دایکبوونت، شوێنی نیشتەجێبوونت، کار و پیشت، پەنجەی مۆرد، گروپی خوێنت، ئەمە هەموو بۆ مرۆڤێکی سادە بزاندرێ. هەر کۆدێکی ئاساییشت بۆ دەکرێت چەند معلوماتت لێوە دەگیرێ. ئەوە ئەحسایە. ئەگەر تۆ بتەوێ وردەکاری یەک خەڵاتی خوا بزانی، لا تحصوها، دڵنیا بە پێت ناکرێ. جا سەیری وردی قورئان کەن. ئێمە لە مانگی قورئانە لە زنجیرە باسی شارەزەدا بەدا دەڵێن ئەگەر قورئانتان خوێندەوە لەسەر وشەکانی بوەستن، لا تحصوها، نەیفەرموو لا تشکروها، ئەی فەضلەن عن ئەدائی شکریها، یعنی هەر ناتوانی ئاماریان بکەی چ جای ئەوەی بتوانی شکرانە بژێریان بکەی. بۆیە خوای پەروەردگار دەفەرمێت تۆ مرۆڤی لاواز ناتوانی یەک خەڵاتی خوا لەسەر خۆت ئامار بکەی ورد پێی پێبەری کە خوا چی پێبەخشیوێ، ئیتر بیر لەوە نەکەیتەوە بتوانی حەقی سوپاسگوزاری ئەو نیعمەتەی خوا بدەیت، ئەوە قەت پێت ناکرێ. بەڵام خوای پەروەردگار لێتان خۆش دەبێ ئەی لعجزکم عن ئیحصاء النعمەتی، چونکە ئەوەندە لاوازن، ئەوەندە زانستان هێشتا لاوازە، بیرتان لاوازە، ناتوانن قەت بیان ژمێرن، یەک خەڵاتی خوا لەسەر خۆتان بژمێرن، خوا بە گەورەی خۆی لێتان خۆش دەبێ. الله ئەم ئاەتە چەند دڵخۆشکەرە. خوا لێتان خۆش دەبێ، چونکە دەزانێت پێتان ناکرێ، ئەرکێکتان ناخاتە سەر کە پێتان نەکرێ. ڕەحیم ولعزكم من شكرها رحيم بكم، کە ناشتوانن شکرانە بژێری حەقی خەڵاتەکە بدەن، والله دەبوو خوا دەست بەجێ لێمان بستێنێتەوە، کەچی خوا هێندە میهرەبانە، ناشتوانی تەواو سوپاسی خەڵاتەکە بکەیت کە قەت بێن ناکرێ، خوا هەر لە سەریشت بەردەوام دەکا و لێشت ناستێنێتەوە. چاو لێ خوا چەند میهرەبانە. بۆیە بەڕێزان، زانایان فەرموویانە ئەگەر ویستت هەر یەک خەڵاتی خوای گەورە
بزانی لە سێ بوعدەوە لە سێ دووریەوە لە سێ شوێنەوە سەیری بکە. فكر بالنعمة وخلاف ما عليه وعدمها. لە سێ شتی یەک خەڵات وەرگرە، یەک خەڵات لە سێ شوێنەوە. یەکەمیان فكر بالنعمة، بیر لە خەڵاتێک بکەوە، ئاماژەی بخەسەر. ئێستا بۆ نمونە با ئێمە ئاو وەرگرین، هەر ئەو ئاوەی کە دەڵێن ئاو بەلاشە، ئێستا ئاویش بۆ بەپارە، بەڵام خۆ ئاوی ڕووبارەکان و کانیەکان وانە بڕۆ با ئیسراحەتی خۆ لێی بخۆش بەپارە نییە. ئاو وەرگرین کە چونکە لەگەڵی ڕاهاتوین جاری وایە هەر بیرمان نییەوە خەڵاتی خوایە، بەڵام ئاو کەی قەدری دەزاندرێ ئەو کاتەی تینوێتی زۆرت بۆ دێنێ. بەڕێزان زۆرم بیرەوەری ئەو کەسانە خوێندۆتەوە کە لە زیندانی ڕژێمەکەی بەعزدا بوون کاتی خۆی، زۆرم بیرەوەری ئەو زیندانە سیاسیانە خوێندۆتەوە کە لەسەر کاری سیاسی گیراون لە هەموو ئەحزاب، لە هەموواندا کە لە هەشتاکانەوە تا نەوەتەکان یان لە کۆتایی هەفتاکانە گیراون، باسی خۆیان دەکەن، ئەڵێ لەگەڵەوەی کارەبایان لە پشتمان دەدا، کارەبایان لە ژێر زمانمان دەدا، بەڵام هیچ شتێک لە ژیانە ئازاری نەداین بە ئەندازەی تینوێتی. زۆریان دەڵە کاتێک کە بەرپرسی ئەمن بانگی دەکردم بۆ لێکۆڵینەوە چاوم بەسراوە دەیانگوت چاوی بکەنەوە، تینوێتی ئەو مەسافەیە لە ژووری تەنهاییدا ئەوەندە تینی بۆ هێنابووم، ئەو ئینسانانە شارەزان لە ئازاردانی خەڵک و ئیعتراف پێکردنیدا. لەو کاتەدا کە چاوم بۆ ئاوە دەکەوت لەو سوراحیەدا، ئەو کاتانە سوراحی هەبوو پەرداغ نەبوو، سوراحیەکی پڕ سەهۆڵدانرا بوو، ئەو کابرایە لەوێەوە دەویست زەفەرم پێبێنێ، چەند ڕۆژ بوو ئاویان نەدابوو بە من، دەمم وا وشک بوو بوو قسەم بۆ نەدەکرا. کاتێک کەوا دەیگوت پەرداخی ئاوی ساردت بۆ تێکەم، ئامادە بووم دەمارەکانم دەربێنن ئیعتراف نەکەم، لەو کاتەیە خۆم بۆ نەدەگیرا، بە سوپاسە وەرم دەگرت. کاتێک کە دەم خواردەوە دەموت ئەمجا ئیعدامیشم کەن مشکیلە نییە، بەس ئەم پەرداخە ساردە ئاوەم خواردەوەی تر هیچی ترم لە دنیا ناوێ. بەڵێ ئەو کاتە هەز بە ئەم خەڵاتە گەورەی خوا دەکەی، چەند ساڵە ئاوت خواردوێتەوە هەر بیرن نەکردو، چ خەڵاتێکی خوایە. بۆیە کاتێک کە بیر لە کەسێک بکەوە لەو خەڵاتەدا بڕاوە ئەمجا هەستی پێ دەکەی، بخلافی ما عليه. ئەمجا بیر لەوە بکەوە ئەگەر ئاو وەکو ئێستانە بووایە، ئاو ڕەنگی هەبوویایە، بۆنی هەبوویایە، تامی هەبوویایە، ئەو کێژەی ئێستای نەدەبوو. هەر شەربەتێکت بۆ دروست نەبوو، ئاو بۆ خۆی پرتەقاڵی بووە، شەربەتی پرتەقاڵ دروست دەبوو، سوور بوویایە، هەر قێزمان لێ دەکرد، وەکو دۆ نەدەزانێرەوە خوێنە یان ئاوە بتڵی ئاوە خوێنە لێک نەدەکردەوە، سەوز بوویا دەگوت بە قەوزە لێی نەدابێ. سبحان الله، جوانی ئەو خەڵاتی خوا بەوەیە ڕەنگی نییە، بۆنی دەکەی بۆنی نییە، تامی نییە، بێتامە و بەتامترینە، بێ ڕەنگە و جوانترین ڕەنگی هەیە، بێ بۆنە و هەموو گوڵاوێک بە ئاو دەگیرێتەوە. چاو لێ ئێگە خوا ئەو ئاوەی ئاوا دروست نەکردێت، تۆ بڵێ ئاو لە خۆ ئاوا دروست بوو بێ، نەبەخوا نەبەخوا لە خۆیەوە ئاوا دروست نابێ. هایدرۆجین مادەیەکە دەسووتەیە یان یارمەتی سووتان دەدا، چی ئەزانێت لە زانستی کیمیادا؟ هایدرۆجین چییە؟ بەڵێ دەسووتەیە. ئەی ئۆکسجین یارمەتی سووتان دەدا. خوای پەروەردگار دوو مادەی بەیەکەوە بۆ کۆ کردوویەوە، شتێک بۆ خۆی ئاگرە، ئاگر هایدرۆجین دەسووتەیە، شتێکیش کە یارمەتی گڕگرتن دەدا ئۆکسجینە، کەچی دوو گەرد هایدرۆجین و یەک گەر ئۆکسجین دەبێتە H2O، دەبێتە ئەو ئاوە پاک و پوختەی کە ئاگر دەکوژێنێتەوە، کە ئاگر دەکوژێنێتەوە، دەبوو هەر ئاگر وەکو تێزاب بمان خواردەوە هەموو ناوسکمانی داخکردایە. شێ لەم دوو مادە ئاگرینە ئاوی دروست کرد؟ بەس الله سبحانه وتعالى. بۆیە مانگی قورئانە بەڕێزان، هەر کاتێها ئەم ڕەمەزانەی چێ لە بەرەکەتەکانی ئەوەی قەدری ئاویش دەزانی. ئەگە زۆر جار زۆر ماندوو دەبین، ئێوارە ئەو پەرداخاوت بەدەستەوەیە، یان بە تایبەتی کاتی هاوینان کە لە مانگی تەمووز و ئەوانەدا هەمومان بە ڕۆژوو بووین، کە دەگەیتە ئێوارە هیچ شتێکت بە قەدەر ئاو لە بیر نییە، ئەڵێ بەس ئەو پەرداخە ئاوە سادە بخۆمەوە تەواو. ئەنجا وعەدەمیها، تا ئاوی خواردنەوەت لێ نەبڕێ نازانی. ڕاتان هەبێت جاری غاز لە ماڵدا نەماوە، نەود نەبووە، برنج و ڕۆن و شەکر نەبووە، گۆژ نەبووە، کە بەیانی هەستا و تانکی ئاوەکەت کردەوە ئاویتیانێت. لە هەموو خەڵاتەکان گەورەترەیانە، هەمووی بە ئاو دەکرێت، هەموو پێداویستەکانی ژیانت هەبێ، ماڵەکەت بەس ئاوەکەی لێ ببڕە، ژیانت کۆتایی پێدێ، هەر هیچ بەبێ ئاو نابێ. بۆیە خوای پەروەردگار دەفەرمێ بیر لە نەبوونەکەی بکەوە. هەوا، خەڵاتی دووەم، نیعمەتی دووەم هەوا. خۆ هەوا بەپارە نییە. ئەگەر هەوا بەپارە بوویایە، والله برا ئێستا نیوەی کوڕە نیوەی چی دوو لەسەر سێ ئەم کوردستان ئێستا لە ژێر خاکا دەبوو، چونکە پارەی و هەموو هەوایەمان نەبوو. لە کاتی کۆڕۆنادا خەڵاتی هەوا دەرکەوت. یەکێک لەوانەی لە ئەوروپا مرد دەوڵەمەندێک بوو، ئێستا 20 زەبەت ناوەکەیم لە یاد نییە، بەس بە دەقیقی خوێنمەوە، کچەکەی راپۆرتێکی لە ڕۆژنامەدا لە ڕۆژنامەی العەرەبیە لەسەر نووسیبووی باوکە گیان، تۆ لە دنیادا ئەوەندە سەرمایەدار بووی
ڕۆژە بیرم نییە نەک داوای پارە لە کەس نەکرد بەڵکو سەدان و هەزاران خەڵک لە پارەکانی تۆ سوودمەند دەبوون هیچ کاتێک عملەیەک نەبوو لە جیهانا بۆ تۆ گران بێ هەر ئاوات دەکرد و گرانترین عملەکانی جیهان یۆرۆ و پاوەن و دۆلار لەبەر دەستا بە ملیۆن هەبوو باوکەی جان تۆ بە شتێک مردی کە هەموو کەس هەیبوو بەس پێویستیت بە هەوا بوو باوکی کۆڕۆنای بوو لە سەرمەرگە ئۆکسجینەکە نەدەجەستیەکانیەوە باوکەی جان تۆ بە شتێک مردی کە هەموو کەسی دنیا هەیەتی کە هەوایە بەس لەوە پەکت کەوت چاو لێ لە ئاخر لە حەزەی نەڵەن خێرا ئۆکسجینی بۆ هەڵواسن بەس ئەو هەوای کە بە بەلاشە یەک جار لێت بژیرێتەوە ئەڵێی خوایە هیچم نایە بەس هەوا نەبێ تەواو ئەی ئەگە هەوا وەکو ئاو بخورایەوە هەردوو جارە گوپت پڕ کردایە تۆزی هەوات هەڵمژێت خۆ ژیانمان دەبوو بە بێ ئەوەی هەست بە خۆت بکەیت کەی هەستمان کردووە هەوامان هەڵمژیوە هەوامان داوەتەوە ئەو هەموو ئۆکسجینە هەڵدەمژی دووەم ئۆکسیدی کاربۆن دەدەیەوە قەرار بیریشمان لێ نەکردێتەوە لە خوا بە زیاد بێ وەڵا وەکو ئاو بووایە هەموو جا بیکە گوپتەوە قۆپی دە و دیسان قڵپێک بدەوە بیخە دەرەوە هەموو ژیانت بەس خەریکی هەوا هەڵمژین و هەوادانەوە بووایە بەڵام خوا ئەوەی لەسەر نەیەشتووی وەیە بیر بکەوە ئەگە وا نەبوویە ژیانت چۆن دەبوو عەدەمیها ئەگەر هەوا نەبوویە یەک ئاگرێک لەم سەر زەوێ نەدەکرایەوە یەک گوڵێک نەدەپشکوت یەک چڵەگەنمێک نەدەڕوە بەبێ هەوا نە هیچ ڕۆکێک دەڕوێ نە هیچ ئاگرێک دەکرێتەوە کەواتە ژیان نەدەما بۆیە پەروەردگار دەفەرمێ بیر لە یەک خەڵاتی خوا بکەوە دڵنیاش بە ناگەیتە ئەو سەری بۆت ئامار ناکرێ وەڵی بەڕێزان ئەو شتانێکی ئێستا باسی دەکەم بۆیە لەگەڵ ڕێزم بۆ ڕووی جەنابتاندا بدان وروژێنم چونکە زۆر جار ئێمە بێ ئاگاین کە باسی خەڵاتی خوا دەکرێ یەکسەر بیرت بۆ چ دەچێت خوا فڵان کەس خانووی چاکە ساری چاکە پاری چاکی دەست دەکەوێت ئیشی باشی هەیە موچەکەی زۆرە کەچی ئەم خەڵاتانە لە ناو لەشی خۆماندان خۆشمان زۆر بە فەقیر دەزانین بەداخەوە و ئەزانین خوای گەورە هیچی نەداوە بە ئێمە جار هەیە ناشکری دەکەین بۆیە ئەم ئاەتانی قورئان بەڕێزان ڕۆژانە بیخوێننەوە وئین تەعودوا نعمەت الله لا تحصوها هەر چوونە سەر ئاو لەگەڵ ڕێزم بۆ ڕووی جەنابتاندا یەک بە یەکتان هەر چوونە سەر ئەو کەسە چێژی چوونە سەر ئاو دەزانێت کە تەنگاوە کاتێک کە هەردوو قەزای حاجەتی شل و توندی هەیە پێویستەکەی هەیە کاتێک کە دەستگاتە شوێنی خۆی خاڵی دەکاتەوە لەگەڵ ڕێزمدا بۆ خۆم وە جەنابتان بە ئەندازەی چێژی ئاو خواردن و خواردنە بە لەززەتەکە چێژ لە دانیشتنەکە وەردەگرێ ئەڵێن نەجاتم بوو ئەزانی ئەو کەسە چێژی ئەوە دەزانێ کە دانیشتن و خۆبەتاڵکردنەوە چ چێژێکی هەیە ئەو کەسەی کەوا بەڕێزان کۆڵۆنیەتی ئەو کەسەی پەنا بەخوا تووشی نەخۆشی کۆڵۆن دەبێت جارێک بیرتە قەبز بووبی ڕیخۆڵەکان وشک بوو بنەوە یعنی خەریکە دەمری و دەڵێ بەس دانیشتمان نەجاتم ببێ حەب بخۆم شروع بخۆم کەچی ئەو هەموو ساڵە بە ئیسراحەت دانیشتووی لە پاشەڕۆکان ڕزگارت بووە هاتیە دەرەوە بڵێ یا ڕەبی خۆی سوپاست دەکەم ئەمەت پێبەخشیم بڵێ غوفرانەکە خوا لێم خۆش بەخۆ من نەمزانی ئەمە چ خەڵاتێکی گەورەیە یان دوو لە ڕوتان کە ڕەوان دەبی ئینسان خەریکە ڕیخۆڵەکانی دێتە دەرەوە لە کاتی چوونە سەر ئاودا ئەزانی چەند ساڵە تۆ لە چه خەڵاتێکی گەورەدا بووی دەجار هەستە و دانیشەوە خۆت پێ پا نابێتەوە بۆیە پەروەردگار ئەمانەمان هەموو یاد دەخاتەوە هەر ئەمە گەورەترین خەڵاتی خوایە میزڵدانمان نەبووە دەبوو ئەم کەس دایبی پێوە بێ هەر بەردەوام دڵۆ میز پاتایە خوارێ بۆ گەنمان دەکرد ئەی ئەگە بۆت نەکرێ پەنا بەخوا خەڵکم بینیوە لە خەستەخانەیە کەمیزی گیراوە ئەو ئینسانە بەهێزە یعنی هاواری دەڕوا بۆ ئاسمان تو خوا فریام کەون بەس ئەدڵۆ پێ میز بێتە دەرەوە بەس هەل کەمیزت بگیرێ دەڵێن هیچ ئازارێک بەقەدەر ئەوە بەهێز نییە کەچی ئەو هەموو ساڵە جارێک لە کتێبێکی دکتۆر محەممەد عەبدوڕەحمان العەریفیدا خوێنمەوەتی پیرەمێردێک میزی گیرا بوو سۆندایان تێکرد و میزەکەی بەرەڵا بوو دەستی کرد بە گریان کوڕەکانی وتیان باوە گیان بۆ دەگری خۆشکرد نەجاتت بووتی ڕۆڵی گیان بۆ ئەوە دەگریم عمرم 80 ساڵە یەکەم جارە میزم بگیرێ 80 ساڵە بەم ئاسانیە خۆم لە میز بەتاڵ دەکەم جارێک نەمگوت خوایە گیان سوپاس بۆ تۆ ئێستا دەزانم 80 ساڵە خوای گەورە چی پێبەخشیوم یەک جار الحەمدولیللام نەکرد هەر لە بیرم نەبوو میزکردن چ خەڵاتێکی گەورەی خوای پەروەردگارە ئەمڕۆ هەست پێ دەکەم کە بە سۆندە دکتۆر بێ بەتاڵکردم و ئەو هەموو پارەشمان داوە ئێستا هەتا مردن مەمنونی ئەو دکتۆرم لەو ئازارە ڕزگاری کردم ئەی ئەو خوای 80 ساڵ ئەمەی پێبەخشیم بەڕێزانەمانە هەموو سوپاسی پەروەردگاریان دەوێت پەنا بەخوا ئەو کەسەی سەرەتانی کۆمێتی و کۆمی قەپات کراوە لە کەلەکەیەوە پیسایی دێتە دەرێ بینیوتانە یا ڕەبی خوا ڕەحمیان پێ بکە ئەوانە خوا بەسەری کردوونەوە ئیشەڵڵا مردن و باشتیان یەکە ئەوەی شکرانە بژێر بێت چونکە عەزابێکی گەورە دەجێژێ کە دەبینی سێ دەکات چەند تەن تەریق دەبێتەوە شیسەیەکی پیسایی بە لاکەلەکەیەوە ئەجا بڕۆ هەموو جا لە ڕۆی کە و پاشی کە و شیسەکە بگۆڕە و شیسەکە پیس بوو میکرۆب نەچێتە ژوورەوە
تۆ کاتێک کە دادەنیشی لەسەر ئەو نەشی سەبە تاڵ دەکەی و نە کەس پێت دەزانێ و نەقڵپ و هڕی دێتە دەرەوە و نەبوونت لێ دێ ئای چ خەڵاتێکی گەورەیە تخوا بە ملیۆنەها دۆلار ئەو خەڵاتە دەکردرێ هەر یەکێک لە ئێمە بڵێن 100 ملیۆن دۆلارت هەبێ بەس کەلەکەت کونکەن و پیسایی دەرچەی کۆمتەوەنەکەی تخوا دەیگۆڕیتەوە کەواتە خوا هەر لە یەک خەڵاتە ئەو هەموو ملیۆنەها دۆلارەی بە تۆ بەخشیوە هەر یەکێک لە ئێمە دەوڵەمەندین بەم خەڵاتانەی خوا کە لەگەڵماندایە هەر ئەوەی بەدەستی خۆت پادەکەیەوە پەنا بەخواتانە خۆش نەبی و نزیکترین کەسی خۆت کە ئەولادتە کە خێزانتە کە دەتباتە سەر تەوالێت و پاکت کاتەوە ئەزانی مردنێک دەبێت چاوی خۆت دەبینی ئای چەند بە چێژە کاتێک خۆت بەدەستی خۆت پادەکەیەوە هەر بیرت لەمانە نەکردوێتەوە بۆیە خوا فەرمی وئین تەعودوا دڵنیا بەشتی وا هەیەم پێبەخشیوی هەتا دەمری جارێک بیری لێ ناکەیەوە مەگە خوا بەسرت کاتەوە خەڵکێ بینی کە ئەوەی نییە یان بەسەر خۆت بێ ئەم جا بیرت کەوێتەوە بۆیە هەرگیز ئەلحەمدولیلا لەسەر دەم و دڵت نەبڕێ سەرنجێک بدەن فەرمووی نیعمەت اللهی وإن تعدوا نعمة الله هندي دلان جمعة بمعنى نعم الله علامة محمد أمين الشنقيطي لأضواء البيان ذاك تفسير شي قوري قرآن لمجلد سيلا بريصة نيوكتويك هذا فرمي هل كاتي تاك نعمتك تاك إضافة كراب ولاي اسمك معرفة الله يكسان دبي بكو واتي ويناتوان كوي خلاتكاني خواه بسر خوتانا وبجمرد أو قولي مفسرين شيء عقاتان ليبه بلان بقشتي هر معناكي تاكا نمونك ڕوونتر کەمەوە لە زنجیرە بازی شارە زابەدا ئێوارە نانێکی گەرم دێتە بەردەمت وەختی ڕۆژشکاندن سەمونێک نانێک لە بەردەم تادانراوە زۆر جار حەق وا بیر بکەینەوە ئەم نانە لە چی دروست بوو لە چی دروست بووە لە دانەوێڵە لە گەنم حەد دروستبوونی ئەو دەنکە گەنمە بۆ خۆی سوبحان الله خەڵاتێکی گەورەی پەروەردگارە ئەو دەنکە گەنمە بۆ خۆی خەڵاتێکی گەورەی پەروەردگارە ئەم دەنکە گەنمە کاتێک ئەوافڕێدەی نابێ ئەبێ خەیتە ژێر خاکەوە بۆیە خوا چی بۆ دروست کردووە خاکی بۆ دروست کردووە گڵەکەی بۆ دروست کردووە پێویستی بە چیە لە ژێر خاکە پێویستی بەوە جووتی پێ بکەیت ئەمجا جووت جاران بە هەوجار و گاسن و ئەوانە کراوە ئامێری جووتکردنەکە تەختەی ویستۆداری ویستۆ خوادارەکەشی بۆ دروست کردووی دارتاشی هێناوە ئامێرەکەی دروست کردووە ئاسنگەری هێناوە دەمی گاسنەکەی دروست کردووە بەس بۆ ئەوەی کە تۆ بتوانی ئەم گەنمە بکەیتە ژێر خاکەوە ئێستا تراکتۆری دروست کردووە تراکتۆر پێ دەچێڵدرێ ئەم تراکتۆرە بە هەزاران خەڵک ئیشی تێدا کردو بەس بۆی دەنکێ گەنم بچێتە ژێر خاکەوە ئەمە هەموو خەڵک خەریک بۆ بۆی ئەم دەنکە گەنمە بۆ تۆ بڕوێنێ کە خرایە ژێر خاکەوە چی پێویستە بارانی ڕەحمەت لە کاتی خۆیە بارانەکەشی بۆ باراندووە چیتری پێویستە تیشکی خۆر نەبێ ئەو گەنمە دەڕزێ لە ژێر خاکەکەیە چیتری پێویستە کودی کیمیایی ئێستا کەم کیمیایی شتانە هەیە با و بەپیری من تۆ هەر نەشیان زانیوە ئەی لە چیەوە خوای پەروەردگار پێی دەبەخشێ لە ڕێی هەورە تریشقەوە ئەو هەورە بروسکەیە کە لە زەویەدا ئاڵی ئاگرە دێتە خوارەوە بە هەزاران تەن کیمیایی دەکاتە ئەو زەوی و گەنمەوە بە بێەوەی تۆ 1 دینارت دابێ بۆیە هەر ساڵێک هەورە بروسکەی زۆر هەبێ گەورەترین بەرەکەتی خوا بەسەر زەویدا دەڕژێ ئەو ئاگرەکە دێتە خوارەوە ئەو هەورە تریشقەیە ئەو زەویەت بۆ پڕ دەکا لە کودی کیمیایی هەر هەمووی ئەو گەنمەت بۆ بەهێز دەکا ئای هەزاران تەن پارەی لە کۆڵ تۆ کردوێتەوە بە ملیۆنەها دۆلاری لە کۆڵ تۆ کردوێتەوە بەڵێ خۆشەویستەکانم دواتر پاراستنی ئەو گەنمە خوا پاراستویەتی لەوەی سنبی خواچی سەڵەبی خوا کولەبی خوا ها ئەو ساڵانەی کەوا کولە بێ سن بێ کوڕە کرمی حەشەرەی وا هەیە دێتە ناو کڕۆکی گەنمەکەوە ئەو فەلاحە ئیفلاس پێ دەکا چەندین جا دەبینەوە لە دەڤەری شارەزوو لە دەشتی هەولێر لە دەشتی کۆیە لە دەشتی بیتوێن گەنمەکان زەر هەڵگەراون کرمێک بە چاو نابدرێت دەچێتە ناو قەفی گەنمەکە و دەیخوا خوا هەمووی دەپارێزێ لەوەی بارانی زیادی بۆ بارێ لە وەختی خۆیان باران زیاد بارێ گەنمەکە هەموو دەبێتە ژەنگ لە وەختی خۆیان نەبارە گەنمەکە دووشک دەبێت هەمووی عایدی ئەڵڵایە سوبحانەه وتەعالە هەمووی بۆ کردی تا وەختی دروێنە ئەی دووریتەوە بەداس یان بە دەڕاسە ئەمە هەمووی خەزاران خەڵک لەسەر ئەو ئاسنە و لەسەر ئەو دەڕاسە ئیشی کردووە تا بدورێتەوە ئەبێتە گەنم و دەچێت بۆ ئاش حەماڵ باریکە بار هەڵگر باریکە لەوێ دایگرە بیکە ئاشەوە ئەم ئاشە هەتا دروست کراوە دواتر کرێکار کاری تێدا کردووە دێتە نانەوە ئەبێ نانەوە خوێی هەبێ ئاوی هەبێت تەنووری هەبێ هەموو شتەکان تا ئەم پارۆ بۆ جەنابەت هاتۆتە بەردەست لەو دەنکە گەنمەوە بزانێت چی کراوە لە پێناوی 1 پارۆنانی بەردەمی تۆدا هەروە باسان هاتووە ئەوە 1 خەڵاتی خوای ئەو پارۆنانەکەیە بەس پارۆنانی وشک کە جاریوە نانی وشک دەخۆی ئەڵێ هیچم خوای هیچ پێ نەبەخشیوم هەموو ژیانم بە نانی وشک بەڕێ کرد بەڵام ئەوە زۆر هەزارەها خەڵک بە تریلیۆنەها
حەشەراتی تێدا بەشداری کردووە تا هاتۆتە سەر سفرەکەت. دواتر پەروەردگار چی پێبەخشیوی؟ دەستی پێبەخشیوی. هەر کە دەست دەبێت دەمت دەکرێتەوە، دەبووە جیهازێک نە دەمت بۆ بکاتەوە دای خاتەوانێ، هەر یەکسەر دەست دەبێت مێشکی ئازەدا دەمت بکەوە بۆ خۆی ئۆتۆماتیکی دەکرێتەوە. ئەم جونگانەی دەستی بۆ دروست کردووی. ئەو پیاوەی کە دەستی سناعی دروست کرد توانی بۆ یەکەم جار و کارێکی وا بکات جونگەکانەوە بێتەوە موسڵمان بوو. وتی واللهی غەیری ئەڵڵا کەس ناتوانێت ئەم تەسمیمە بۆ ئەم دەستانە بکە. هاسەی کە چەند جوان دەنوشتێتەوە بە ئیسراحەتی خۆت چۆنی دەگریت چۆنی بەرز دەکەیتەوە ئەم لاولای پێ دەکەی. ئەو پیاوە موسڵمان بوو. لە کتێبی ئەلوافی فی شەرح الأربعین النەوەویە ناوی ئەو پیاوەی تێدایە کە ئەو دەستی سناعی دروست دەکرد کە بە ئامێرێک وەکو کۆنتڕۆڵێک ئیش بکە ئا پەنجەکان بۆ یەک بێنێتەوە. وتی خوای پەروەردگار نەبێ ئەڵڵا نەبێ کەس بیری لەم تەسمیمە جوانە نەکردوێتەوە. بەڵێ بەڕێزان ئەیکەیتە ناو دەمتەوە خێرا مادەیەک ئامادەیە لیکی ناودەم بیرت لەوە کردوێتەوە چ خەڵاتێک لە ناو دەمماندا هەیە ئەو کانیانەی کە لیکە ڕژێنەکان دێنە دەرەوە ئەو لیکە دەمت تەڕ دەکا. وەڵڵی لیک نەبێت دەمت دووشک لەبێتەوە هەمووی قڵش دەبێت بە بۆگەنی دەمت کەس ناتوان لێ نزیک بێتەوە. پاشان خواردنەکەت بۆ شل دەکاتەوە. خواردنەکە شل دەکاتەوە خەل تۆ دەیخەیتە دەمتەوە تا ڕقتر بێت لیک زیاتر دەڕژێت تا شلتر بێت کەمتر دەڕژێت. ئەڵە پێویستی پێی نییە هەر ئاگەل لێنێ مێشک ئەم هەمووی عازادا بە لیکە ڕژێنەکان. ئەگەر میکرۆبێک بەدەستەوە بوو بێت چەند جار بەدەستی نەشۆراوە نانمان خواردووە پڕە لە میکرۆب بۆی نەگاتە ناو مەعیدەت و نەگاتە قورگەت. ئەو لیکە مادەیەکی بەڕێزان ئەوەندە بەهێزە بۆ کوشتنی میکرۆب هەر یەکسەر ئەو میکرۆبە دەکوژە لە دەمتا. ئەو لیکە میکرۆب کوژە تعقیمێکی جوانی ئەو پارۆنانت بۆ دەکات پێشەوەی بڕاتە خوارەوە با مەعیدەت تووشی نەخۆشی نەکا. پاشان سارکەرەوەی خواردنە ها پاروێکی گەرم دەخەیتە دەمتەوە دووسێ جا ئەم لاولای پێ دەکەی خێرا لیکە ڕژێن کاری خۆت کە خێرا بۆی فێنکەوە ئاوی بەسەرا بکە بۆی دەمی نەسووتێ بۆی نەگاتە قڕگ و قورگی نەسووتێنێ. ئەگەر زۆر سارد بێت لیکەکە گەرم دەبێت لەو شوێنی خۆیان بۆی ئەو مادە ساردە قورگت عەزیان نەدا بۆت گەرم دەکاتەوە. هەمووی ئۆتۆماتیکی بە بێ ئەوەی تۆ نە هیچ بڵێ نە ئاگاشت لە هیچ بێ. پاشان خوای پەروەردگار ترشێک دەخۆی لیمۆیەک چەندە ترش بێ هێشتا نەگەیشتۆتە ناو دەمت خوای پەروەردگار عالمە بەوەی ئەم مادە زۆر ئەسیدێکی تیژە لەوە ئەچێ زەرەر لە ئاڵۆکانی ئێرەت بدا زەرەر لە سوورێنچکت بدا و بیسووتێنێ. پێش ئەوەی ها لیمۆکە دەکوشی دەمت پڕ دەبێت لە ئاو بۆی ئامادە بێ خێرا مادەکە ڕوون کاتەوە نەوەکو ئەم ترشەیەک بکەیتە دەمتەوە و مەعیدەت بسووتێنێ. وەڵی زۆربەی جار دەممان دەسووتە خێرا دەمت پڕ دەبێت لە لیک بۆی خێرا ئامادەی وەرگرە خێرا بۆت ڕوون کاتەوە تو ئازارت پێ نەگا. تخوا غەیری ئەڵڵای خالق پس بە کەس دەکرێت ئەم هەموو خەڵاتەی خوای پەروەردگار ئەم جادانی بۆ دروست کردووی. خریەکانی دواوەمان لە پێشەوە بوونا ئای دیمەنمان ناشرین دەبوو وانە بڕەدەکانی لە پێشەوە بۆ داناوی دەی پسڕی دوای وردەوەدا ئەنجا بۆ بەشی خریەکان ئەمجا زمانی وەکو غەباتە لولی دەدا پاڵی پێوە دەنێ دووسێ جام لاولای دەکە و فڕێ داتە دواوە. ئەزانن لەم کاتەدا دوو خەڵاتی تری خوای پەروەردگار هەیە زۆر گرنگە خەریکە لە بیرمان دەچنەوە چی ئەزانێت چییە؟ پارۆکە خەریکت بڵێ ڕەحمەت لێبێ زمانە بچکۆلە ئێرەدا دوو بۆڕی هەیە دەنکە برنجێک جاری وایە دڵۆپە ئاوێک پارچەنانێک ئەپەڕێتە قورگ هینەوە بۆڕی هەناسەتەوە ئاوت چاو ینی ئاوت بە چاو تا دێتە خوارەوە خەریکە دەمری. بەڵام خوای گەورە چی بۆ دروست کردووی؟ کۆکەش خەڵاتی خوایە دەستگای ڕزگاری و فریاکەوتن تەلەفۆن لە مێشکەوە ئەیسیەکان خێرا هەوای بە قووەت فڕێدە و کۆکە بۆی ئەو دەنکە برنجە فڕێدێتە دەرەوە بۆی تووشی نەشتەرگەری نەبێ. ئەو کۆکەیە دەستگای فریاکەوتنە خێرا فریاد دەکەوێت. یەک شتی ترمان هەیە بەقەدەر ئەو زمانە بچکۆلە کە هەوات هەڵمژی بۆری خواردن دادەخا کە خواردنت خوات بۆری هەناسە دادەخا. ئەو مرورەی شەو و ڕۆژ لە ئیسراحەتان نیە بەردەوام بە بێمنەت موچەشی لە حکومەت ناوێ قەیرانیش بێیشی خۆی هەر دەکا حتا دەمری کاشی پۆلیس مرور لە ناو ئێرە تا بۆ خۆی ئیسراحەت ئیشی خۆی دەکا بێمنەت. جارێک سوپاسی ئەڵڵات کردووە لەسەری. دووەم شتێک بەڕێزان شتێکەکەی زۆر گرنگیشمان هەیە ئالێرەدا وەکو زمانە بچکۆلە بەشێشکەیە لە ناو دەمایە کە پارۆکە خەریکە قوت دەدەی برنجەکە گۆشتەکە نانەکە خەریکە قوت یێدەی شتێک کەشمان هەیە چێ زانێت چییە؟ بێزگە لە زمانە بچکۆلە بێزگە لە زمانە بچکۆلە چیترمان هەیە عەزیزانم؟ بەڵێ بێزگە لە قوڕک گەرونە پشکە مەڵاشومان هەیە چونکە لێرەوە لە سەقفی سەرتەوە بۆ دوو کونەلووتەکانت ئەوە بۆشاییە
ئەگەر ئەو پشکە مەڵاشۆ نەبووایە بەردەوام کەوچکێ برنجت دەخوات دەنکە برنج لە کونی لوتەوە فڕێدایەوە کەس نانی لەگەڵان نەداخوارد یار خێزانی خۆشت هەرجاری وایە کابرا وەڵی کونەلوت مەڵی شتێکی تایە ئەوە یەک دەرەچەی بە حاڵ بچووک کرایەوە خێرا سەقفی مەڵاشت دادەخا لەگەڵ پارۆکە دواتر بۆی تەنگە نەفەس دەبی دەشیکاتەوە سەقفی سلایدی سیارەکەت بە بەلاشە دایمە دێو دەچێ هەر نەشزانی هەیە ئەگەر وانە بۆیە ئەو کونەلوتانەمان بەردەوام پڕ دەبوون لە خواردن جایوا دایمە پەنجەی لە لوتیاتی دەبوو ئەوانە دایمە پەنجان لە لوتیاندا بووە هەر دەشخنکەی پشکە مەڵاش و وەکو زمانە بچکۆلە گرنگە و هەستیشمان پێ نەکردووە زۆر گرنگن ئەم خەڵاتانەی خوا لێوەشدا ئەنجار پاشان دەچێتە سووریان چکەوە کە گەیشتە ئێرە دەرگایەک هەیە ئەم دەرگایە خواردنەکە دەکاتە خوارەوە نایەتەوە سەرەوە پەنا بەخوا ئیوا هەی یەک تۆز دەرگاکە سلاک بووە یەک تۆز دەرگاکەی سلاک بووە بەردەوام ئاگر لێرەیەتی دەیان خەڵک تووشی سەرەتانی ئەم سووریان چکە بۆ پەنا بەخوا بەهۆی چیەوە یەک تۆز ئەم دەرگای سەرگەدە یەک تۆز بۆڵبرینەکەی شل بووەتەوە یەک تۆز جاوا عەمەلیاتیش ناکرێ پەنا بەخوا بەردەوام ئەڵێ مامۆستا ئێرەم خەریکە ئاگری تێدایە مووس گوێزان بێنە بیکە یەک تۆز ئەسیدی گەدەوە ئەو ترشەی لە گەدەدایە بەڕێزان گوێزانێک بێنە بیکە ناویەوە یەکسەر دەیتوێنێتەوە یەکسەر دەیکا بە ئاو ئەوەندە تیژە یەک تۆز ترشی گەدا کەوچکێکی لەم مزگەوتەیە ڕۆکە یەک کەسمان ناتوانانی تیادا دەنیشین ئەوەندە بوونەکەی تیژە بەسەر ئەو گۆشتەیە دەڕژێ گۆشت دەخۆی گەدە بۆ خۆی گۆشتە هیوا هەیە بەڕێزان 1 میلیم لە گەدەی کون بووە 1 میلیم ئەڵێ چ ئازارێکم هەیە بە هیچ شێوەیەک ناتوانم ئاویش بخۆمەوە ئازار لە گەدەما پەیدا دەبێ بەقەدەر 1 میلیم لەو پێستی گەدە کون بووە ئەو تێزابە بەسەریا دەڕژێ ئەو هەموو تێزابە دەڕژێتە گەدەمانەوە بەبێ ئەوەی نەبوونەکەی بێتە دەرەوە خەڵک لێت بێزار بێ ئەم دەرەچێ ئەم بۆڵبەری ئەم دەرگایە بۆ خۆی دەکرێتەوە خواردنەکەی خستە خوارەوە ئێستا قەپاتی کردوێتەوە دواتر لە گەدەوە بەڕێزان ئەمجا بۆ ڕیخۆڵەکانت حتا پاشەڕۆکە کە عەرزم کردن بە ئیسراحەت دایانێ ئەمە هەمووی باسی چیمان کرد یەک پاروەنان بۆیە خوات چەند جوان فەرمووی لا تحسوها نەچی بە خەیاڵی خۆت بڵێیت یەکم داوەتەوە قەت حتا مردن شکرانە بژێری ئەو پاروەنانت پێ ناکرێ ئەزانیت چی لە پێناوی ئەو پاروەنانەی تۆدا کراوە بەس بۆی تۆ چێژی لێوەرگری بۆی ئیسراحەتی لێ بکەی ئەنجا بەڕێزان هەر تامەکەشی ئێستا ئەگەر خواردنمان بخواردایە خواردنەکە بەس بۆ تێر خواردن و زیندووبوانمان وایە زۆر ناڕەحەت دەبووین کەچی سوبحان الله تامیشی لێ دەکەین بیرت لەوە کردوێتەوە تام و چێژێکیشی لێ دەکەی ئەوە بەس خوا دەزانێ ئەم زمانە چۆن ئەو تام و چێژە دەکا ئەم پارچە گۆشتە بەس بە ئەڵڵا کراوە کە ئەمەی پێبەخشیوین بۆیە بەڕێزان کۆتایی ئەم وتارە بەم شیعرە جوانەی سید عەبدوڕەحیمی کوردی ملقب بە مەولەوی بێنین شاعری گەورەی کورد مەولەوی کتێبێکی هەیە الوەسیلە الفەضیلە مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕیس ڕۆحی شاد بێ و جێگای بەهەش بێ شەرحی کردووە مامۆستا مەلا عەبدولکەریمی مدەڕیس لە ساڵی 1972 دا ئەم کتێبێ شەرح کردووە یەک کەس لەم کتێبەی مەولەوی حاڵی نەدەبووە ئەگە مەلا عەبدولکەریم مدەڕیس نەبوویایە هەزار ڕەحمەت لە گۆڕی پیرۆزی یا ڕەبی مامۆستای گەورەی کورد جێگات بەهەشت بێ مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕیس کتێبەکەی ناوە الوەسیلە في شرح الفضيلة مەولەوی ئەوەندە عالم بووە بڕواتان هەبێت تا قیامەت کەس لەم شیعرانەی نەدەگەیت مەلا عەبدولکەریم مدەڕیس نەبێت الوسيلة في شرح الفضيلة لمجلد يكا للابري هجددا صالي 1972 لبغاما مستطبعي كدوا مولوي فرميتي إني أني في شكره إن تسلسل والله بهموش شاعري أمسر دمت تاقيا من ناتوان ديار شعري أو دانيان آي كرد حيث بيخاون وقد خوي نازانيا برزان جويلي بقرن إني أني في شكره إن تسلسل من ذا أولالا الشكر فقد تسلسل معنى كيف بكردي إني من مولوي دله أني آي كلاواز بيد الصلاة فقير حالم في شكره لشكران بجيري خوادا أي خوايا كتشن داماهم أو هم شعر به زدادنيم بلام لآستي أودا بما شكراني توبكم بخواز ما نمقوناكا أي كلاوازم أني إني أني في شكره لشكري پروردگارا إن تسل أقر دتي برسيارم لي بكي مولوي تو ناتواني بم زمانت دلي نشتر دي ودتشي ياري بوش دكي ناتواني شكران بجيري خواب كي دلاغا برسيارم لي دكي سل دليم بپرسا
من ذا أولالا الشكر فقد تسلسل آخر دەڵێ بەڕێزم ئەو کاتەی کە خوا هیدایەتی دام خەڵاتەکەی خوان بینی هەستم پێکرد وتم ئەلحەمدولله ئەوە بۆ خۆی خەڵاتی خوایە چونکە هەزاران ملیۆن خەڵکێ لەم سەر زەوێدا ئەو خەڵاتی خوا نابینێ یان دەیبینێ و بەهی خوای نازانێ یان ئیهمالی دەکا و ناڵێ ئەلحەمدولله لەناو ئەوە خەڵکەیان من هەستم پێکرد وتم ئەلحەمدولله شکری خوام کرد ئەوە خەڵاتی خوایە ئەوە نیعمەتی خوایە ئەم خەڵات و نیعمەتە چی دەوێ شکرانە بژێریش کەی دەوێت جارە شەڵەم ئەلحەمدولله ئەم ئەلحەمدوللهش ئەلحەمدوللهش کەی دەوێت کە دڵم بە ئاگایە و زمانم زارێت توانیوێتی بڵێ ئەلحەمدولله یعنی وهكذا يتسلسل الشكر والله حتى ڕۆژی قیامەت تا هەناسە لەبەر بەدەنما بمێنێ و دەمم هەناسە بدە بەس بڵێم ئەلحەمدولله هەموو ئەلحەمدولله ئەلحەمدوللهش کەی دەوێت هەموو ئەلحەمدولله ئەلحەمدوللهش کەی دەوێت بۆیە بەخوا دامە ئەوم لەوەی بتوانم شکری خوا بکەم هزار رحمة لمولوي هزار رحمة لملا عبد الكريم مدرس هزار رحمة لإيوي خوشويست وعزيزي دلاكي من كأم كاتي خوتان لمزقوتي رقيبة هشتا بديار إيموا لخزمت آياتكي قرآن بسر برد رحمتي خوالة همو لا يكتان بيه رحمتي خوالة بسران وبينران لها شوينيكي أم جيهانان كلام كنالو لبيجا كمان ودمان بينن خواب داشتي همو لا يكتان بداتوا خلات وبهركاني خواي پروردگار خواي بومان زياد كي ليمان كم نكيتوا أم داماني جستمان يا ربي خوا كم مردين بميلال لدوامان بجيب مينن هيچ خلاتي خوتمان بقوري خول لي ورنقريتوا تاقيما نكيتوا بلي ورقتنوي خلاتكان چونك زول لوازين وبرقين اقرين آمين آمين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم